بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە وەرزی سەرما و سۆڵەدا هاوڵاتیان هەرێمی کوردستان کێشەی سوتەمەنیانە لە کاتێکدا پلەکانی گەرما بۆ خواردناقص سێ لە شارەکانی هەرێمی کوردستان دابەزیون، بەڵام حکوومەت هەرێمی کوردستان تا گوێسە نەیتوانیوە نەوتی سپی بەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستان دابەش بکات، وها کێشەی کەمی کارەبا و قەیرانی غازیش دووبارە گرفتی بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان دروست کردووە. بەمیان دەرێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی ئارام سعید نووسەر و چاودێری سیاسی هەروە لە هەولێرەوە هیوا میرزا سابیر ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان تاوتوێم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینی. پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان ڕووە و نزمبوونەوەی بەردەوامە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بەدەست نەبوونی نەوت و کەمی کارەبا و غازەوە گیرۆدەن. بەپی ڕاگەندراوی بەڕێوەبەتی کەشناسی هەرێم لە شارەکانی هەرێمی کوردستان پلەکانی گەرما بۆ خواردناقسیەکی پلەی سیلیزی دابەزیون، کەچی حکوومەتی هەرێم نەوتی سپی و غاز و کارەبای پێویست بۆ هاوڵاتیان دابین ناکات. هەرێمی کوردستان ساڵانە بۆ دابینکردنی 1 بەرمیل نەوتی سپی بۆ هاوڵاتیان پێویستی بە 1,290,000 بەرمیل هەیە. حکوومەتی هەرێم لە ساڵێکدا زیاتر لە 150,000 بەرمیل نەوت دەفرۆشێت، بەڵام ئامادە نیە ملیۆنێک بەرمیل نەوتی سپی دابەش بکات. ئەو بڕانەوتە سپی حکوومەتی عێراق ساڵانە بۆ هاوڵاتیانی هەرێمی دەنێرێت، بەشی ئەوە ناکات هەموو هاوڵاتیەک بەرمیلێک نەوتی پێ بدرێت. هەرێمیش ئامادە نیە هیچ بڕنەوتێک دابین بکات. لە ناوچەیەکی دەوڵەمەند بەنەوت هاوڵاتیان لە وەرزی سەرمادا بە ناچاری دەبێت لە بازاڕی ڕەشدا بەرمیلێک نەوت بە زیاتر لە 125,000 دینار بکڕن. دوای گرانبوونی نرخی نەوت بەشێک لە هاوڵاتیان بۆ خۆگەرمکردنەوە پەنایان بۆ بەکارهێنانی غاز بردووە، بەڵام ئێستا بەهۆی قەیرانی غازەوە هاوڵاتیان بە ئەستەم بتڵێک غازیان دەست دەکەوێت. لە هەمان کاتیشدا لە وەرزی سەرمادا کارەبای نیشتیمانی کەمتر لە 10 کاتژمێر هەیە. چارەسەر نەکردنی قەیرانی کارەبا چیرۆکی 27 ساڵی حکومڕانی پارتی وێکێتیە. پارتی وێکێتی لە کاتی بانگەشەی دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باسییان لە زیادکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان دەکرد. دروشمی لیستی پارتی بنیادنانی کوردستانێکی بەهێز و دروشمی یەکێتیش ئارامی و خزمەت و هەلی کار بوو، بەڵام وەک دەبینرێت بانگەشەکانیان پێچەوانە بووتەوە. هاوڵاتیانی کوردستان دەپرسن حکومەتداری واتای چییە؟ ئەگەر کارەبا و نەوتی سپی و غاز و خزمەتگوزاری سەرەتاییەکان نەبن و دواکەوتنی موچەش بەردەوام بێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کەک ئەلام بخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان بەر لەوەی کە بچین سەر مەسەلەی کەمی سوتەمەنی و خزمەتگوزاری بە دیاریکراوی بە پرسیارەکانی حکوومەت بەرامبەر بە هاوڵاتیان چییە؟ وەڵاهی ئەوە یعنی پێناسەیەکی ڕەنگە هەموو هاوڵاتیەکی سادە لە دنیا ئەوە بزانێت کە حکوومەت ئەرچی سەرەکی ئەوەیە کە خەڵک دەنگی پیا و حکوومەت هەڵەبژێرە بۆی کە خزمەتی بکاو بۆی ژیانی خەڵک باش بکا و هەموو سیاسیەکیش بەر لە پێکێنانی حکوومەت و هەڵبژاردن بەڵێنی زۆریا و قسەی زۆرەکا و زۆر شتەڵێکە جێبەجێیەکە، بەڵام ئەمە لای ئێمە بەڕاستی پێ ناوترێ حکوومەت، یعنی ئەمە شتێکی ترە. ئێمە نە حکوومەت نە پەرلەمان ئەم دامەزراوانە بە وەزیفەکانی خۆیان هەڵناسن زۆر دەمێکە و دەمێکی شەبە و ماناگشتی کە پێناسەی هەیە لە جیهانە لا ئێمە حکوومەت و تەنانەت حیزبیش بەو شێوازە نییە کە لە دنیا هەیە. ئەمە لای ئێمە هەیە شتێکی ترە، یعنی ئەمە کۆمەڵێک خەڵک کۆمەڵێک سیاسی گروپێکی بچووک لە ناو حیزبە هەموویە بن بەڕێوە، یعنی پەیوەندی بە دامەزراوە و بۆ نییە بڵێ ئمە دامەزراوەیەکە هەیە کە کۆمەڵێک کێشەی تایە یا شتێکی تایە. یعنی هەموو حیزبەکان یعنی پرسیارەکە گەروا بکەین مەسەلەن ئەم حکوومەتە هیچ ناکا و بۆچی ماوە،
هیچ ناکات پێ دوێ پرسیارەکەوا لێ بکەین بۆچی حکوومەت هیچ ناکە و ماویشە ینی خەڵک کەس ناڕازی نییە و کەسیش ناڵێ بڵێ ئەوەی کە بۆچی ماوە من ئەیجەڕمە بۆ ئەوەی کە بەشێکی زۆری پەیوەندی بۆیە کە ئۆپۆزیسیۆن لاوازە کە ئۆپۆزیسیۆن تەسلیمی ئەو دەسەڵاتە بۆ تەسلیمی ئەو حیزبانە بۆ کە حکوومەتیان بەدەسەوە تەسلیم بوونەکە بۆ مانایی کە ئەگەر سەرنج بین ئێمە ئەم حیزبانەی دەسەڵات ئەرشیفێکی باشیم حیزبانیان لایە یعنی ئەزانن لە چیا جیاوازن بە شێوەیەک پەرش و بڵاویان کردوونەتەوە کە ناتوانن لە یەک خاڵە هەمویان کۆک بن لاوازی ئۆپۆزیسیۆن لە هەموو دنیاە کاریگەریشی زۆرەکە لەسەر ئەدای حکوومەت ئەگەر ئۆپۆزیسیۆن بەهێز بێ حکوومەت ناتوانێت ئاوا بە ئارەزووی خۆی لە سیستەمی ستەمکاریشدا هەروایە ینی ڕەنگە قسە لەسەرەوە بێ ئۆپۆزیسیۆن ئایا بۆ هەموو وڵاتێک فشاری ئۆپۆزیسیۆن کاریگەری هەیە ئەزانی کە لە پۆلۆنیا لە ساڵی هەشتاکانە سەرەتای هەشتاکان نیزامێکی شوێعی زۆر توند هەبوو بزوتنەوەیەک دروست بوو بەناوی بزوتنەوەی تەزامنەوە هاوکاری ئەم بزوتنەوەیە بە شێوەیەک ئیشی کرد لە ئاستی کۆمەلگایە هەموو سندیکاکان هەموو کرێکاران هەموو ئەندازیاران هەموو سندیکا بەهێزەکان چوونە پاڵم بزوتنەوەیە هەموو مفەکیر و نووسەرەکانیش لەپاڵیا بوون بە ماوەی 10 ساڵ کارێکی کرد هەم سیستمەکان لەسەر کاررابرد کە نیزامی شوعی و بەتەواتی ڕوخانیان هەم لە ڕێی هەڵبژاردن و توانیان زۆرترین دەنگ بەدەستبێن و حکم گرنە دەست و ئەو چاکسازیانە بکەن کە یانویست یعنی ئەمە پێویستی بە ئیش و بە هاوپەیمانی و بە تێڕوانینی استراتیژیە کە ئەو لایەنانەی کە ڕازینین لە ئەدای حکومەت ئەبێ استراتیژییان هەبێ ئەبێ تێڕوانینێکی استراتیژیان هەبێ ئەبێ جۆرێک لە هاوپەیمانی هەبێت لە نێوانیانە ئێمە کۆمەڵێک گروپمان هەیە مثلن کۆمەڵێک حیزب هەیە ڕازی نییە لە ئەدای حکومەت بەڵام وەکو ڕازی نین ناتوانن پێکەوە یەک دانەوەرەقە پێشکەشکەن بڵێن ئەم خاڵانەیە کە ئەمەمان کۆچین لەسەری ناتوانن یەک دانیشتن بکەن کە لەسەری ڕێکەون کە بێگومان پارتیوێکیتی نایڵن ینی ڕێبکەون بۆیە کەواتە ئێمە ئەگەر ئۆپۆزیسیۆنمان نەبێ ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نەبێ بتوانین نوێنەرایەتی خەڵک کات کە ناڕازیە لە ئەدای حکومەت ئەو کاتە حکومەتیش بارەزوی خۆی ئیژەکە و هیچیش نایە و هەموو شێبا و هەموو سەرۆت و سامانی وڵاتەکە ژەبا و کەسیش نییە بڵێنە بەشێکی پەیوەندی بۆی بڕێ دواتەگرێم وڵای بەرەست ماوەسەیوە جەنابیش بەخێر بێ سوپاس بۆوانەوە دەبوونتان ئەگەر لەوە دەست پێ بکەین هۆکاری چیەکە ئێستا مەسەن لە وەرزی سەرما و سۆڵایە هاوڵاتیان بۆ نمونە نەوتی سپیان هەیە کێشەی کەمی کارەبایان هەیە ئێستا قەیرانی غازیش دروست بووە دوای 27 ساڵ مێژوێکی زۆر نییە کە هاوڵاتی ئەم خزمەتگوزارە سەرەتایانەی نەبێت بسم الله الرحمن الرحیم سڵاو بۆ جەنابت و بۆ میوانی بەڕێز و بۆ بینەرانی سەتەلایتی پەیام زۆر سوپاس لە ڕاستیە ئەم بابەتانە ئەم گرفت و کێشانەی کە ئێستا ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ڕوویان داوە شتێک نییە چاوەڕوانکراو نەبوو بێت چونکە بەداخەوە لە ماوەی 27 ساڵە کە هەمیشە ئێمە ئاماژەی پێەکەین واقعی هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ ئەتوانم بڵم سات لە دوای سات خۆی پوچەڵ کردووەتەوە خۆی هەڵوەشاندووەتەوە هەر خاڵێکی ئیجابی بوو بێت لە بەرامبەرەوە دایان خاڵی سلبی بەرجەستە کردووە بۆ ئێستا ئەمڕۆ کە باسی هەرێمی کوردستانەکەین ئەبێ بەباشی لە بابەتەکان تێبگەین بە تایبەتی چینی ڕۆشنبیر و تێگەیشت و ئەوەی کە ئاگای لە دنیاە کە ئەمڕۆ ئەوەی لە کوردستانە هەیە ئەوەی پەرلەمانە بەڕاستیەتوانە بڵم پەرلەمان نەهێڵراوە دەسەڵاتی قەزاییە دەسەڵاتی قەزایی لە کار خراوە حکومەتێکمان هەیە بە حساب حکومەتێکی یەکگرتووە بەڵام حکومەتێکی دوو ئیدارەیە و دوو سوڵتە و دوو دەسەڵاتی زۆر دژبەیەک ئەیبەن بەڕێوە لەبەرەوە خۆمان نەچوێنین بە بڵێن لە فڵات وڵات ڕۆژ ئاوا ئۆپۆزیسیۆن وای کرد یا جەماوەر وای کرد ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە بەداخەوە لە عێراقیشا و هەروەها لە وڵاتانی دەوروبەریشا بوونەکان بوونێکی ڕاستەقینە نین بۆیە نەتیجە ناگرین ئەگەر نا دوای 27 ساڵ لە فەرمانڕەوایی و دەسەڵاتداری ئەگەر دەسەڵاتێکی کارا و ئەمانەتدار و ڕازگۆ بوایە
دەسەڵاتێکی دەسپاک بووایە ئەمڕۆ هەرێمی کوردستان لە ڕاستیا بووە لە وڵاتێکی وەکو دوبەی و ئەو وڵاتانە پێشکەوتوتر بووە چونکە ئیمکانیاتی دارایی ئێمە زۆر لەوان زیاتر بوو و هەلی ڕەخسا بۆ ئێمە زیاتر بوو بەڵام بەداخەوە ئێستا ئەمڕۆ بینین لەم سەرما و سۆڵەی زستانی هەرێمی کوردستانە غاز نییە نەود نییە کارەبا نییە کەەوە پرسیارێکە دەسەڵات ئەبێ بە بەردەوامی بیکا لە خۆی بگەڕێ بە دوای وەڵامەکەیە لەبەرەوە من گلەیم نییە لە ئۆپۆزیسیۆن گلەیم هەیە لە جەماوەر بە شێوەیە گشتی هەمومان جەماوەری هەرێمی کوردستان هەمووی مقەسرە هەمووی کەم تەرخەمە ئەگەر وانە بواە بۆچی لە پرۆسەکانی هەڵبژاردن سزای ئەو حیزبە نادەی کە کەم تەرخەمی کردو بەرامبرت سزای ئەو حیزبە نادەی کە ناڕاستی کردو بەرامبرت سزای ئەو حیزبە نادەی کە ئەمانەتی تۆی فەوتاندووە بۆیە بەڕاستی من وا نبینم ئەمڕۆ بە بڕێ بەرنامەی تەلەڤیزیۆنی و بە بڕێ لێدوان و گوتار و پڕکردنەوەی ڕۆژنامەوەکان ئێمە بتوانین چارەسەری ئەم کێشانە بکەین ئەم کێشە کێشەی چاکسازی پێویستە کێشەیەکی ڕیشەیی بێت لەبەرەوە من زۆر ئەمەل و هیوایەکم بەوە نییە کە بەم سیستەمی دەسەڵاتە بەم عقڵێتی دەسەڵاتە بەم سەقافەت و ڕۆشنبیری کە لە واقعی هەرێمی کوردستانە هەیە و بەم پارچە پارچەبوونە و هەرکەس بۆ خۆیە ناگەینن نەتیجە وا بینم قەیرانەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر ئەبن و هەر ڕۆژی کێشەیەک بەسەر کێشەکانیم هەرێما زیاترە بێت باشە بەس مامۆستاوی کە بەڕێز وتت ئەگەر ئێمە بۆ نمونە حکوومەتێکی یەکگرتومان هەبێت بۆ نمونە پەرلەمانێکی کارەمان هەبێ قۆڕخکاری داهات نەبێ ئەم کێشانەمان نەبوو ئێستا بۆ نمونە ئەگەر داهاتەکان لە خزمەتی خەڵک بەکار باتمانەوە بۆ خزمەتگوزاری و بۆ سوتەمەنی لە ڕاستیاکێک لە وڵاتانی دەوروبەر لە پرۆسی هەڵبژاردنە سەرۆکی حیزبە شتێکی جوانی وت بە ملت بە جەماوەر وتی ئەگەر ئێوە دەنگ بە ئێمە بدەن ئێمە درۆتان لەگەڵ ناکەین و دزیتان لەگەڵ ناکەین بەڕاستی بە قەناعەتی من هەر دەسەڵاتێک ئەگەر ڕازگۆ بێ لەگەڵ جەماوەرە هەر دەسەڵاتێک کە ئەمانەتدار بێ بەرامبەر ماڵ و مڵکی جەماوەرەکەی بەرامبەر بە داهات و سامانی جەماوەرەکەی ئەو دەسەڵاتە ئەتوانێت خۆشگوزەرانی بۆ ئەو کۆمەڵگە دەستەبەر بکات بەختەوەری بۆ ئەو کۆمەڵگە دەستەبەر کات هەر کەسێک لە بەرامبەر ئەرکەکانیان پابند بکات و مافەکانیان بدات لەبەرەوە بێگومان هیچ دوودڵێکی تیانە ئەگەر دەسەڵات لە هەرێمی کوردستانە لە ماوەی 27 ساڵی ڕابردووە تەبا بووایە یەکدەنگ بووایە یەکەڵوێست بووایە دامەزراوە نیشتمانیەکانمان بوونێکی ڕاستەقینەی بووایە هەم حکومەت و هەم پەرلەمان و هەم قەزا ئێستا ئێمە تووشی و کێشانە نەیەبووین بەڵکو ئێمە لەم کاتانە بیرمان لە پلان و نەخشەی بۆ گەشتستەندن ئەکردەوە نەک پلان و نەخشە بۆی چۆن بتوانانی کێشەی غاز و ئاو و کارەبا چارەسەر بکەین بەڵێ سوپاس دەکەم مامۆستا فکرم بڵای بەرزکە گەرم سەبارەت بۆی کە ینی بۆچی داواکاری هاوڵاتیانی ئێمە یاخۆ بڵین لەوەدا کورد بۆ تۆ کە پێشتر داوای مەسەلەن لە دوای 2000 داوای گۆڕنی سیستەمی حکومڕانی و ئاڵوگۆڕی دەسەڵات ئێستا داواکاری بۆ مەسەلەن بەرمیلێک نەوت بتڵە غازێک بەڵێ خۆی یەکێ لە سیاسەتەکانی ئەو دەسەڵاتە ستەمکارانەی کە لە دنیا هەیە ئەوەیە کە سەرنجی خەڵک لەسەر مەسەلە بنەڕەتەکانم گۆڕێ بۆ شتی لاوەکی ئەمە خۆی جۆرەکە لە سیاسەتکردن بۆی کە خەڵک و جەماوەر مەشغوڵکەی بە کۆمەڵشتی لاوەکیەوە کە مەسەلە بنەڕەتەکانی لەبیر بچێتەوە ئەمە بەشێکی پەیوەندی بە و سیاسەتەوە هەیە کە ئەیانوێ خەڵک مەشغوڵکەن بە بەشتی لاوەکی و نەچێت سەر مەسەلە بنەڕەتەکان بەڵام من جاریشتری لەمەوە ئەوەی کە باسی ئەەکەین کە بۆچی خەڵک وا بێدەنگە یا خەڵک قسە ناکە من هەرگیز لەگەڵە بۆ چوونانیم کە خەڵک تاوانبارکەین بۆی کە خەتای جەماوەرە و خەتای خەڵکە و خەڵگیش ناکا و خەڵگەوە ناکا و ئەوە ئەوش سیاسەتێکە کە دەسەڵات بەکارێنێ بۆی بڵێ میلەتە گەمژەیە میلەتە خۆی قسە ناکا خۆی هیچ ناڵێ بۆیە نەتیجەی هەڵبژاردن هەڵوانیە کاگارم ئێستا بەڵام نەتیجەی هەڵبژاردن ڕەنگە بڵێ تۆ مەسەلا حیزبێک 50 کورسیە بێ ڕەنگە با بڵێن 20 تەزویرە 30 تەزویرە خۆ بەشی ئەزانی کاکەین با ئەمە نمونەیەک باسکەین ڕەنگە خەڵک ئێستا ئەو خۆپشاندانانی عێراق سەرەتاکەی نەزانێت چۆن دروست بوو
زۆر کەس ئەو چیرۆکە نازانێ سەرتاکەی کۆمەڵک دەرچووی زانکۆ لە بەردەمی وەزارەتی خوێندین باڵا خۆپیشاندانێکیان کرد داوایان کرد دامەزرێنرێن لەو داواکاریە پۆلیس تونند و تیژی کرد بەرامبەریان ئەوە بوو دوای ئەمە خۆپیشاندانەکە هاتە گۆڕەپانی تەحریر بەم شێوەیە ئەم خۆپیشاندانە گەیشتە و ئاستەی کە سەرۆکوەزیرانی لابرد کە یاسای هەڵبژاردننی گۆڕی کە یاسای خانەنشینی گۆڕی کە کۆمەڵک یاسای باشی کرد بێگومان ئەم گۆڕانکاریانە کە کراون لە یاساکانەوە ئەمیشانە دڵیام کەەوە ئیشی ئەندام پەرلەمانەکان نییە ئەوە شەقی خۆپیشاندەران باشە توانی ئەو گۆڕانکاریە گەورانە دروست بکات یعنی بۆی کە ئەوە وازەح بێ لامان مێژوو ئەم شتانەی زۆر تایە بە دووری مەزانە ڕۆژە ڕۆژان لە هەرێمی کوردستان لە کونجێکە جۆرێک لە خۆپیشاندانێکی بچووک بۆ شوێ فراوان بەزۆری عێراق ئۆپۆزیسیۆن دروستی کردیان خەڵک خۆی وڵین من ئەوەی کە من بیزانم و ئەوەی کە من لەسەری ئاگدار بم ئەو خۆپیشاندانێکی ئەفەوی سادە بوو سەرەتا بەڵام دوایش خۆ ڕەنگە هێزی تر و لایەنی تر هات بێت چوو بێتە ناو خۆپیشاندانەکەەوە بەڵام تا ئێستا ئەوەی کە هەیە بەهێزترینیان ئەوانن کە سەر بە حیزبەکانی باش بەزیشی هەموو حیزبەکانی پێ دوای لەو بارودۆخی کێمەتیان وەکو میلەت خەڵک هیچ تاوانێکی نییە وەکو میلەت نەخێر من پێم وایە هیچ تاوانێکی خەڵک نییە ئەم مەسلەی پێوەندی بە خەڵکەوە نییە بەڵام من بەشێکی زۆری ئەوە جێڕمۆ بۆ ئەوانەی کە نوێنەرایەتی خەڵگەکەن بە ناوی ئەوەی کە ئەوان بەرگری لە دادپەروەریەکەن بە ناوی ئەوەی کە ئەوان بەرگری لە مافی خەڵگەکەن بە تایبەتی ئەوانەی کە لە دەسەڵاتە نین یا دەرفەتی دەسەڵاتیان نەبووە ڕایانگەیان دۆکان ئۆپۆزیسیۆنە بن ئەوان بەڕای من بەرپرسیارەتی گەورەیانەکەوێت سەرشان چکە ئێمە لەوە بووینێتەوە ینی دەسەڵات خزمەتگوزاری ناکە ئیش ناکە سەرۆت و سامانی ئەم میلەتە دزێت هەموو نەوتەکە ئابات ئامادە نییە نوتی سپیش بە هاوڵاتی بۆ زستانیانی ئەمە زانین ئەمە لی بوونێتەوە ئەمە پێویست ناکە ئەمە بڵین وەرەخزمەت بە تاوانبارتە زانیان ئۆپۆزیسیۆن ئەویان قورسە زانی ئەوە بۆ شێوەیە ئەگەر بێتە سەرەوە بێ دادگایەک لای کاتەوە بەڵام بەگشتی بێگومان بەرپرسیارەتی گەورە لای دەسەڵاتە بەرپرسیارەتی گەورە لای دەسەڵاتە بەڵام من خۆم ئەڵێم کە ئۆپۆزیسیۆنیش بەرپرسیارەتیش گەورەی هەیە یعنی ئەویش بەرپرسیارەتەکەی هیچ کەمتر نییە لەوەی کە دەسەڵاتدایەتی چونکە خۆ ئەویش ئەبێ کار بکا بۆ ئەوەی کە ئەو بێخزمەتگوزاریە ئەو بارودۆخە خراپە بگۆڕێت کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە ئەوەش ئەرکی ئۆپۆزیسیۆنە بەڵام ئەوەی کە توانیوێتی پارتیوێکیتی توانیویانە ئۆپۆزیسیۆن بە شێوەیەک دابش بکەن بە شێوەیەک هەریەکەی لە ئاوازێک بخوێنێ بە شێوەیەک نەتوانن پێکەوە تێڕوانینێکی هاوبەش استراتیژێکی هاوبەش دابنێن ئەوە ژەکەوێتە سەر بەرپرسیارەتی ئۆپۆزیسیۆن ینی ئەوەشمان لە یاد نەچێ ینی ئۆپۆزیسیۆنیش بەرپرسیارەتی گەورەی هەیە ینی ئەگەر ئۆپۆزیسیۆن بێ باش ئەگەر بە ئۆپۆزیسیۆنی ژەما بێتەوە وان مەسلەی باشە بە سوارد بە بەڵێنەکانی هەڵبژاردن مەسەلەن لە کاتی بانگشی هەڵبژاردن بە تایبەتی پارتی بانگشەی بنیادنانی کوردستانێکی بەهێز یەکێتی هەلی کار و ئارامی و خزمەت ئێستا ئەم دروشمانە چۆنن لەم بارودۆخە لەو قەیرانەی کە خەڵک تێیدایە بەڵێ خۆت ئەگەر یعنی هەمومان سەرنج بین لە هەڵبژاردننی ڕابردووە لە دو هەڵبژاردنە ڕەنگە نزیکەی لە ساحفتای خەڵک بەشداری نەکرد بێت هەڵبژاردنە ئەمە بەشێکی زۆری پەیوەندی بۆیە کە خەڵک بێ ئومێدە لەوەی کە ئەم سیاسیانە بەڵێنەکانیان بەسەربەرن ئەم سیاسیانە ڕازگۆ بن و خەڵک بڕا ئومێدی بێکی پارتی نەماوە هەمویان نەزانن کە ئەم سیاسیانە تازە تاقی کراونەتەوە ینی ئەوە بۆ 28-29 ساڵە حکومەکەن تاقی کراونەتەوە ینی تا ئێستا کە نیان توانی بێ سادەترین خزمەتگوزاری دابین بکەن معنایە خەڵک بێ ئومێد بۆ لەوان من پێم وایە هەڵبژاردننی داهاتوش ڕەنگە هێشتا خەڵک ئەو جۆش و خڕۆشەی نەبێ کە لە ڕابردووە هەی بووە یعنی ڕەنگە ماوەیەکی بووە تا خەڵک ئومێدی بۆ گەڕێتەوە لەبەرەوەی کە شکستی ئۆپۆزیسیۆن لە ماوەی چەند ساڵی ڕابردووە گورزێکی گەورەی لە خەڵک داوە کە ئەویش ئەوەیە خەڵک ئومێدی بە ئۆپۆزیسیۆنیش نەما لە یەکێک لە ماوەکانە لە ماوەی ڕابردووە لە دوای 2009 بە تایبەتی دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و هەموو هێزەکان پێکەوە توانیان کار بکەن و هەموو ئۆپۆزیسیۆنەکان بە تایبەتی وەرەقی هاوبەشیان هەبێ کارێکی کرد کە هەم دەسەڵات پێداچوونەوە بە کارەکانی خۆیان بکە کە خزمەتگوزاری زیاتر پێشکەشکن کە هەوڵی زیاتر بن
ئەمە یەک دووهەمیشیان ئەم گوژمە و ئەم هەوڵەی خەڵک کە زانیان بە شێوەیەک لە شێوەکان شکستیە ناو تەسلیمی دەسەڵات بوون ئێستا خەڵک بێ ئومێد بۆلەوە بۆیە ئەو بەڵێنانەی هەڵبژاردن تازەی قیمەتێکی نەماوە من پێم وایە یەکێتی پارتی هاوڵاتی وەک هینێ سەیرەکەن وەک سوتەمەنیەک بەکارێنن بۆ دەنگدان لە دەنگدانە دەنگیان پێبایتر دوای دەنگدان هیچ شتێک لەو بەڵێنانەش ناکەن کە ئێڵێنانی هیچ کام لەو بەڵێنانەش جێبەجێ ناکەن لەبەرەوەی هیچ هێزێک نییە بەڕگاریان بێتەوە کەس نییە پێیان بڵێ بۆ هاکەن سپاس دەکەم ماوەستای وە بگەڕێم وڵای پەرێزت ئێستا ڕەنگە هاوڵاتیانەری کوردستان بپرسن ئەگەر حکومەت بۆ نمونە کارەبا دابینەکە موچە ڕێگاوبان سوتەمەنی ئەی ئەرکی چییە مەسەلا حکومەت چی دەکات لە وڵاتە گەرم مافانە بۆ خەڵک دابین نەکات وڵا برا بەڕێزەکەم حکومەت نەوەستاوە لە ڕێگەی ئەوە هاوڵاتی چیەڵێت و چی ناڵێت بەڵێ هەروەکو یەکێک لە سەرکردەوە حیزبەکانی دەسەڵات پێش هەڵبژاردنەکان وتی قسەیەکی ڕاستی کە زۆر جوانی وتی ئەگەر ئێمە تەنها یەک پەرلەمانتارمان ببێت هەر دەسەڵاتین و کارمان ئەڕوا و جڵەوی ئیدارەی سیاسی و ئیداری حکومەت بەدەست ئێمەوەیە لەبەرەوە با ئێمە من وازام لەم بوارانە لە ڕاستیە نەچاوبەست لە خۆمان کەین نە لە جەماوەری بکەین ئێمە حکومەتی ئێمە واقعی ئێمە پەرلەمانی ئێمە دەسەڵاتی ئێمە جەماوەری ئێمە واقعی نییە کە تۆ بدەوێت پرەنسیپەکانی دیموکراسیتیا بەرجەستە بکەیت ئەوەی باسی هەڵبژاردنە من وازام جگە لە درۆیەکی گەورە نەبێ هیچی تر نییە دیموکراسی لە کوردستانە ناوێکی بێناوەرۆکە لەبەر ئەوە پێویستە هەم ئەو حیزبانەی کە ئەمڕۆ خۆیان ناوناوە معارەزەکە منیش ئەو ڕەخنەمە هەیە لە ڕاستیە لە معارەزە زۆرجان ئەبنە معارەزە بۆ یەکتری هەروە خەریکی ئەوەن دوو دەنگ کۆ بکەنەوە یا کۆی نەکەنەوە کە لە دەرەنجامە دەسەڵات بە زۆرینە دەنگەکانی ئەوان سەفرەکات کوتلەکانی ئەوان بێدەسەڵات ئەکات بۆیە یەکێک لە ئەرکەکانی ئەمڕۆی ئەو لایەنانەی کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن وازبێنن لە ململانەی یەکتر وازبێنن لە کێشمەکانی نێوان خۆیان ئەگەر ڕاست ئەکەن و بەرژەوەندی گشتی ئەم هەرێمەیانەوێت لە بەرەیەکە لە میکانیزمێکا کۆ ببنەوە کە دەنگەکەیان بیسراو بێت دەنگەکەیان حساب بۆ کراو بێت بە ڕازگۆیانە و بە شەفافانە لەگەڵ جەماوەرە قسە بکەن درۆ لەگەڵ جەماوەرانەکەن بەڕاستی قسە لەگەڵ جەماوەر بکەن ئیمکانیاتیان چەندەیە چەندیان لەبەر ئەڕوا ئەوە پێدا بگرن کوردوتەنی بە گوێرەی بەڕەکەی خۆیان پێڕاکێشن چونکە زۆر جار بەڵێن و دروشمی زۆر گەورە بەرزەکەنەوە دوایی بە درۆ ئەکەونەوە دوایی جەماوەرش لە میستاقەتی ئەوان ئەکەوێتە گومانەوە بۆیە پێویستە ئێمە ئەگەر بەرژەوەندی ئەم هەرێمانەمان ئەوێ بە ڕازگۆیی قسە لەگەڵ جەماوەر بکەین چاوبەست لە جەماوەر نەکەین لەبەرەوە منی داوایەکەم ئەوەیە کە ئەوانەی کە لە بەرژەوەندی ئەم هەرێمان ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن و ئەو ڕۆشنبیر و خەمخۆرانی ئەم هەرێمە خەمخۆرە ڕاستەقینەکانیان لە بەرەیەکا کۆبنەوە نەک بۆ ئەوەی دژایەتی پارتی و یەکێتی بکەن بۆی بتوانن یارمەتیان بن کە چارەسەرێک بۆ ئەم کێشانەدا بنێن پارتی و یەکێتی کە بە ملیارەها بودجێیان هەیە و لە ڕێزی حیزبە دەوڵەمەنەکانی ئەم سەرزەویان ئەتوانن خزمەتی ئەم هەرێمە بکەن چارەسەری ئەم هەرێمە کێشەکانی هەرێم بکەن لە ڕاستیە گەورەترین چارەسەر کە بە قەناعەتی هەموو دڵسۆزانی ئەم هەرێمە ئەوەیە ئیدارەی کوردستان یەک بخەنەوە گەورەترین کێشەی ئەم هەرێمە کە کێشەی غاز و کێشەی کارەبا و کێشەی نەوت و کێشەی بوجە کە بۆ ماوەی چەند ساڵێکە نەبراوە بۆ پەرلەمان کێشەی دوو ئیدارەی هەرێمی کوردستانە ئەمڕۆ درۆیەکی گەورە لەگەڵم جەماوەری کوردستانەکرێت کە باسی حکومەت ئەکرێت حکومەتی یەکگرتومان نییە دوو ئیدارەیەکی پارتی و ئیدارەیەکی یەکێتی کە لە ڕاستیە ئەگەر ئاوا بڕوا و درێژەی پێبن باشتر وایە هەر کەسێکیان لە دەڤەری خۆی خزمەتی خۆی پێشکەش کات و دڵی جەماوەری خۆی خۆش بکات بۆی چارەسەری ئەم کێشانە بکرێت ئەمن چاکسازی ڕیشەی لێرەوە ئەکرێت نەک لەوە لە ماوەیە بە ناوی یاسای چاکسازی یاسایەکیان هێنابوو کە هیچ بەرژەوەندێکی جەماوەری بەڕاستی تیا بەرجەستە نەکرا تا هەرێمی کوردستان دوو ئیدارە بێت باری ژیان و گوزەرانی خەڵکی لەمە خراپتر و خراپتریشی بەدوایە دێت باشە بەس مامۆستاوی کەوتت ینی
بچووکە بۆ چوونەیە کە یەکێتی و پارتی تازە ناتوان ینی خزمەتی خەڵک بکەن بەڕێز دەڵی دەتوانن ئەوە بکەن بەس بۆچی نایکەن مادام خەڵک ئێستا زۆر لیان دوورکەوتوتە و خزمەت گوزاری کەمە و بەڕێژی دەڵی لە حیزبە دەوڵەمەندەکانی جیهانن ئەی بۆچی بەشێک لەو بڕەپارەیە لە خزمەتی خەڵکا سەرف ناکەن نەکاکە گیان لە ڕاستیا ڕێزم هەیە جەماوەر لە یەکێتی و پارتی دوور نەکەوتوتەوە ئەمڕۆ پارتی 46 کورسی هەیە تا ئێوارە با مەعارزە خۆی بخەڵەتێنێ بڵێ تەزویر بۆ ئەمە بووە هەموو یاریەک دەرەنجامی گەمەکەی باتەوە لەبەر ئەوە خۆ خەڵەتاندنێکە گەر مەعارزە یار کەسێکی تر بێوێت جەماوەری ئەم هەرێمە بەنج بکات پارتی و یەکێتی دوو حیزبن خاوەنی پێگەن جەماوەریان هەیە سوڵتەی کوردستان و هەموو بەرپرسیاریەکان ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ڕوو لەوانەکات پارتی و یەکێتی هیچ پاساوێکیان نییە لە ڕاستیا بۆی بڵێن ناتوانن بیکەین هەمویان ئەتوانن بیکەن بەڵام دەیان مەسئول و بەرپرسیان کە بە ملیارەها دۆلار ڕۆژانە قازانج ئەەکەن و لە بین یەکا کلکیان گرێداوە مەساڵح و بەرژەوەندی مەسئولەکان پارێزراوە زۆر جاری ئیدارە حکومیەکە هیچی لەبەر ناڕوات لەبەرەوە خۆ من وا ئەزانم بەرپرسە یەکەمەکانیان لە ئاسی باڵای حەزیان لە چاکسازیە بەڵام لەبەری ناڕوات خوارەوە بە تەواوی بەو شێوە گەندەڵیەکە ڕووی کرۆتە هەموو جومگەکانی ئیدارە بۆیە بەڕاستی من قەناعەتم وایە هەموومان پێکەوە کار بکەین بۆی بتوانین یارمەتی پارتی و یەکێتی بدرێ بۆی ئەم کێشانە چارەسەر بکەن چونکە ئەگەر پارتی و یەکێتی چارەسەری کێشەکان نەکا تۆ یەک معارەزەیەک یا هاوڵاتێک لەو خوارەوە چی بڵێ باشە مامۆستا بەس چۆن یارمەتیان بدرێت ئەوانن بەرپرسی یەکەم لەم هەرێمەیە چۆن یارمەتیان بدرێ مامۆستا وەڵای یارمەتیان بە قەناعەتی من ئەوەیە معارەزە خیتاب و گوتاری خۆی یەک بخات هەڵوێستی خۆی یەک بخات لەگەڵ دڵسۆزانی ئەم گەلا و ئەو ڕۆشنبیر و توێژ و سندیکا و کۆمەڵانەی کە هەنیانە خۆیانی یەکدەنگ بکەن پرۆژەیەکدا بنێن ئەو وەختە توانن لەگەڵ پارتی و یەکێتی قسە بکەن ئەمڕۆ پارتی و یەکێتی توانیویانە معارەزە پەرت بکەن معارەزە پارچە پارچە بکەن معارەزە زۆر جابیکەن بە دژبەیەکی بکەن با معارەزە واز بێنێ یەکگرت و 4 کورسی زیاد بکە یا کۆمەڵ 2 کورسی زۆرکە یا ئەویتر کورسی یەکەم بکە ئەم شتانە واز لێبێنن مەسلحەت و بەرژەوەندی حیزبی واز لێبێنن لەبەر بەرژەوەندی گشتی ئەگەر بە ڕواڵەتیش زەرەرێ بکەن دوایی مێژوو ئەو سەروەریاریان تۆمار ئەکات وەگەلیش سوپاسیان ئەکات بەڵێ سوپاس دەکەم کاگەرم یعنی بەس پێ وایە بەڕێزت بۆچی بەڕێز دەچی و سەرچاو کە پێ یەکێتی و پارتی تازە 27 ساڵە ناتوانن جارێکی تر گۆڕانکاری بکەن نەخێر چکە جەستەیەکیان هەیە ئەم دوو حیزبە ئەگەر دەست برن بۆ ئەو گۆڕانکاریانە کاریگەری لەسەر جەستەکەی خۆیانەکانی جەستەیە کە ڕزی بێت لە هەر شوێک و لێ بێ هەڵەوەرێت بەڵام لەسەر ڕزیویان لە خوارەوە یعنی هەموو سیستمەکەیان ئەزانی کێشەکە لەوایە مەسەلەن ئەگەر ئەمان بێن دەستکاری ئەم سیستمە بکەن ئەبێت دەسەڵاتی خۆیان کەم بکەنەوە یعنی هەر با لە وشەی چاکسازی وەک وشە سێریکەین وشەی چاکسازی ینی تۆ شتێکە دێ خراپە چاکیکەیت معناوێ ئەم وشەیە خۆی دژی گەندەڵیە معناە دشی گەندەڵیە ئەبێ گەندەڵی نەمێنێ بۆ نمونە ئەگەر یەک لایانی بگرین باشەوان لەسەر گەندەڵی ژین ینی گەندەڵی نەمێنێ ینی هیچ نەمان کاتە یعنی ئەگەر پارەی نەوت شەفاف بێ و ئەگەر داهاتی ناوخۆ شەفاوێ و ئەگەر نەوت نەدزرێ و نەفرۆشرێ بەلا و ئەمانە ئەوانە و دەسەڵاتیان نامێنێ لەبەرەوەی ئێستا هەموو جومگەکانی دەسەڵاتیان بە زەبری ئەو پارەیە کۆنتڕۆڵ کردووە ئەگەر دەستکاری ئەمە بکەن خوان نامێنن نانی بەڕاستی بن پێم وایە ئەمە حیکایەتێکە لای زۆربەی دیکتاتۆرەکان هەبووە ئەم حیکایەتە زۆرە مەسەلەن بەردەوامەیان و سەدام حسێن خۆی پیاوی چاکە بەڵام دەوروبەرەکەی نەیانڵن فلان مەسئول یا فلان دیکتاتۆر هێتلەر ویستێتی زۆر شت بەس دەوروبەرەکەی نەیانڵن ئەمە چیرۆکێکە دیکتاتۆرەکان بۆ خۆیانی دروستەکەن ئەجینا شتیوان نییە ئەجینا خۆیان بەرپرسیەکەمن دیکتاتۆرانی ناوچەکە مەبەستم ئەم نمونانەیە دەسەڵاتی ستەمکار هەمیشە ئەم جۆرە لە حیکایەت دروستەکا بۆ خۆی کە بڵێ ئەم خۆی ئاگای نییە دەست و پێوەنەکەی ئەوواکەن کە لە کاتێکا بە هیچ شێوەی گوان نییە لەبەرەوەی خۆی کەسی یەکەمە هیچ شتێ بێ پرسی ئەو ناکرێ هیچ شتێ بێ پرس و ڕای ئەو ناکرێ ئاگای لە هەموو شتێکە من بڕام بەوە نییە کە ئەگەر بڵین ئەوان خۆیان کوڕی چاکن و بەس
ئێمە یارمەتیان بین بۆی چاکە بکەن و باشە بکەن ئەوان ناتوان چاکە بکەن و ناشانەوە بیکەن لەبەرەوە ئەبێت هێزێکی تر هەبێ ئەزانی دەشت بە کوڕی چاک و بە متمانەوە بەمە سیاست بەمە ناکرێ سیاست پەیوەندی بە سیستمەوە هەیە بە ئیشەوە هەیە. باشە سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دۆتە گەرەمەوە لای بەڕێست و مامۆستا بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کە گەرم بڵای بەڕێز سەبارەت بەوەی کە مەسەلەی چاکسازی تا چەندێک ئەو یاسا چاکسازی کە پەسەند کراوە کاریگەری دەبێت بە ئاراسی باشکردنی ژیانی خەڵک زیادبوونی بڵین خزمەت گوزاری یاخود مەسەلەن زەمانی چاکسازی و پەیوەندی بە خزمەت دابینکردنی خزمەت گوزاری و بەڵێ ئەمەی کە باس کراوە ئەمی کە باس دەکرێت لە هەرێمی کوردستانە ئەوە چاکسازی نییە. لێگومان جۆرێکە لە فێڵکردن لە خەڵک بە ناوی چاکسازیەوە. لەبەرەوەی چاکسازی پێویستی بە دامەزراوەیەکە کە ئەو دامەزراوەیە کۆمەڵی خەڵکی بەتوانا و بە کەفاعەت بتوان ئیش بکەن. ئەم دامەزراوەیە بێ لەسەر و حیزبەوە بێ ئەبێ لەسەر و زۆربەی ئەو دەسەڵاتان بۆی بتوانێت چاکسازی بکات. چاکسازی بەم شوێ ناکرێت ئەمان باسیەکەن و ناشیکەن. ئەزانی نمونەمان زۆرە لە وڵاتە عەرەبیەکانی ناوچەکان لە ماوەی 15 بۆ 20 ساڵی ڕابردووە کە بەردەوام ئیدیای چاکسازیان کردووە بەڵام کۆمەڵی هەوڵی شەرمنانایەن هەوڵی کەم لەبەرەوەی ئەگەر چاکسازی بڕات بەدەمیەوە خۆشیان نەگۆڕێ خۆشیان لابا لە سەرکار ئەوانیش ڕازی نین بەوە بێ ڕازی نینەوە دەسەڵاتیان سەرکار نابرێ. لە ساڵی 2001 لە وڵاتی بەحرین بە حکمی ئەوەی کە بەشێکی زۆری سەرو لە ساڵ 60 شیعەیە ناڕزایەتێکی زۆرە بوو بەرامبەر بە حکومەتەکە میساقیشان دەرکرد وتیان ئێمە ئەیکەین بە سیستمی پەرلەمانی و گەل نوێنەری خۆیە بێ و پەرلەماندانی خەڵک زۆری پێخۆش بوو بەشداریکی زۆر لە هەڵبژار ناکرا. لە ساڵی 2002 دەستوریشان دەرکرد لەو دەستورەیە دەسەڵاتی پەرلەمانیان کەم کردەوە. مەجلیسی تریان دروست کرد کە لەسەر و پەرلەمانەوەیە ئەو مەجلیسە لەسەر و پەرلەمانەوە بوو ئەندامەکانیشی هەرمەریکی بەحرین دایانێ کە خۆیان خانە بڵێن بنەماڵەی حاکم دایانن کە ئەو کەسانە. یعنی ئەمانە جۆرێکە لە فێڵکردن لە خەڵک یعنی لە ئەزمونونەکانی ئەم ناوچەیە زۆر دووبارە بۆتەوە لە خۆڕەڵاتی ناوەڕاستە
بۆیە ئەوەی کە بەس بۆچی بە چاکسازی ناویدێنین بۆچی بەڕێزت بە تەڵەکە بازی ناویدێنین بۆچی بە سەرەتایەکی هەنگاوێکی بۆ چووگرە بۆ چاکسازی ناوینێنین ئەوەی کە کراوە هیچ کاریگەر نێمە لەسەر باشکردنی ژیانی خەڵک ئەزانی لە وەکوتم من لە بەشی پێشوا باسم کرد کە ئەمان لە پێگەیەکانین کە بتوان چاکسازی بکەن لەبەرەوەی چاکسازی کاریگەریە بێتە سەر دەسەڵاتی خۆیان بۆ لە پێگایەکانی بۆ نمونە سەرۆکی حکوومەتە مەسەڵەن دەسەڵاتی نییە جێگیری سەرۆکی حکوومەتە کە هەردووشیان لە دوو بنە ماڵن کە ئێستا حکومڕانی هەرێم دەکەن دەسەڵاتیان نیە بۆ هەنی پێگەکەیان ناتوانێت ئەویان پێ ببەخش چاکسازی بکەن نەخێر لەبەرەوەی ئەگەر چاکسازی بکەن خوان لەو شوێنە نامێنن ئەگەر چاکسازی بکەن کاریگەری لەسەر دەسەڵاتی خۆیانە بێ لەسەر توانا و ئەدایی خۆیانە بێ یعنی زۆر بە سادەیی وەکو باسم کرد لە بواری گەندەڵیا باسمان کرد لە بوارەکانی ترا لە سیستمی بۆ نمونە دامەزراوەیە گێ دەڵێ من چاکسازیەکەم حکومەت دەگەردای بنێ ئەو کاتی کێشەیە دروستە بێ چێ ئەبێ کێشە حەلکا ئەبێ دەسەڵاتی دادوەری بیکە ئێ باش لایە دەسەڵاتی دادوەریش سربەخۆ نییە دەسەڵاتی دادوەریش ناتوانێت کێشەکان بە شێوەیەکی دادپەروەرانە چارەسەر بکە لەماوەی ڕابردووە چەند ئەزمونێکمان بینیوە یەیتە سەر یاسای مامەڵەکردن بۆ نمونە ناڵێن یاساکە یاسای ڕۆژنامەگەری یاسایەکە کە جێبەجێ ناکرێت بێتە سەر ئازادی ڕۆژنامەگەری یەک دنیا کێشەی تەیە لە ڕووی جێبەجێکردنی یاساکەەوە بیتە سەر هەموو بوارەکان ئێ باشە خۆیان هەمویان ئەمانە ئازانن هەمویان ئەزانن کە ئەم دەسەڵاتە کێشەکەی لە چی ئازانن گەندەڵی لە چی ئازانن مەسلەی غاز نەبوونی غاز نییە مەسلەی غاز پەیوەندی بە کۆمەڵێک ناکۆچی و ململانەی بزنس و کاری هەردوو لاوایە ئیتر ئەمە کە خەڵک لە بەرامبەر ئەوەی کە دوو کۆمپانیای ئەوان کێشەی هەیە خەڵک ئەبێ ماوەکی زۆر بێ غاز بێ و غازی نەبێ تو چۆن چاوەڕێیەکەی لە دەسەڵاتێک کە لەسەر مەسلەی غاز کێشەی هەبێ و دەبینی دوو کۆمپانیای کێشە هەبێ و قەیرانێک بۆ خەڵک دروستکە لە سەرسو تەمەنی و دەسەڵاتێک کە نەتوانێ نەوتی سپی لە زستانە دابین کە ڕەنگە ڕێژەیەکی زۆر کەم بێ لە چاو ئەو سەدان ملیۆن بەرمیلەی کە بە دزیەوەی فرۆشن ئیتر چۆن ئەمە چاکسازیەکانی چۆن ئەتوانێ بیکات چاکسازی یەکە چاکسازی بکا بێ لەما نابیکە ئەبێ چاکسازی پارەی نەوت مەسەلە شەفاوێ باشە سپاس نایکەن خۆمە دەگەرەمە لای بەڕێز سپاس دەکەم مامۆستا بگەڕێمەوە لای بەڕێزت پێ دوایە دەبێت چ جۆرە چاکسازیەک ئەنجام بدەرێ بەوەی کە کاریگەری بێت لەسەر باشکردنی خزمەتگوزاری لەسەر دۆخی خەڵک خزمەتگوزاریە سەرەتایەکان چاکسازی سیاسیە ئابووریە چاکسازی بڵین لە داهاتەکانە لە چیە بکرێ لە ڕاستیە لە دنیاە لە هیچ وڵاتێکە چاکسازی بەرجەستە نەبووە تا چاکسازی سیاسی نەکرابێت لەبەرەوە ئێمە ئەگەرمانوێت لەم هەرێمە چاکسازی بکەین کە بە قەنەعەتی من ئاسان نییە زۆر قورسە خەباتێکی زۆری ئەوێت هەوڵێکی زۆری ئەوێت و کاتێکی زۆریشی ئەوێت چاکسازی کاتێک ئەکرێت کە ئێمە مادەم ئەمانەوێت هەرێم دەسەڵاتێکی سیستەماتیک بێت دەسەڵاتێک بێت کە پابند بێت بە پەرلەمانەوە پابند بێت بە حکوومەتەوە پابند بێت بە دەسەڵاتی قەزاییەوە تا ئەم سێ دەسەڵاتە کارا و کاریگەر نەبن چاکسازیمان لە خوارەوە بۆ ناکرێت تۆ لە وڵاتێکە ئەگەر پەرلەمان لە کارکەوتوو بوو پەرلەمان هیچی لەبەر نەڕوات پەرلەمان حسابی بۆ نەکرێت پەرلەمان نەتوانێت لە حکوومەت بپرسێتەوە و شەفافیت لە بوجە و داهاتە بەرجەستە بکات لە وڵاتە چاوەڕێی چاکسازیەکەکەیت ئەمە لە پەرلەمانەوە کە دەسەڵاتی یەکەم تۆ سەرچاوی هەموو دەسەڵاتەکانە دوای ئەو بێن بۆ حکوومەت لە هەر وڵاتێکە ئەگەر مەرکەزیەت نەبێت ناتوانێت ئەو وڵاتە چاکسازی بکات لە وڵاتێکە کە لەت بوو بێت دوو ئیدارەی جیاوازی هەبێت لە مەرکەزەوە بڕیارێک بدرێت لقێک لە لقەکانی بڵێ جێبەجێ ناکەم و لەبەری بڕوات چاکسازی چیەکرێت لە وڵاتێکە کە دەسەڵاتی قەزاییت لە کار کەوت بێت و دەسەڵاتی قەزایی زیاتر حکم حزب زاڵ بێ بەسەریە چاکسازی چیەکرێت لەبەرەوە ئێمە بەڕای من هەم ئیعلام و هەم حیزبەکانیش وازانم هەڵەیەکی زۆر گەورەیە کە جەماوەر
بەوە سەرقاڵ بکرێت چۆن کێشەی غاز چارەسەرکن چۆن کێشەی کارێبا چارەسەرکن چونکە ئەو کێشانە لە ڕاستیا کێشەیەکی کاتی و خۆڵکردنەچاوی جەماوەرە ئێمە بین بۆ ئەوە چەند ساڵە حکوومەتی هەرێم پارتی و یەکێتی ئەو حرەکەتە عکسیان کرد بە پەرلەمان ئێمە 2005 کاتێک ئەیان و بوجە ناهێنینە پەرلەمان لە سێریان ئەمان نووسی نەهێنانی بوجە بۆ پەرلەمان تیرۆرکردنی پەرلەمانە ئەوە پاش 20 ساڵ حکوومەت بوجە ناهێنێ بۆ پەرلەمان تۆ نازانی داهاتەکە چییە لەسەر چه ئەساسێک بپرسیتەوە لەبەرەوە ئێمە بەم بابەتە ڕیشەی و جەوهریانە دەست پێ بکەین نەک بە شتێکی جوزی کە ئەمڕۆ کێشەیەکە دوو مەسئول لە دەڤەرێکا خوڵقاندویانە ئێستا ئەگەر هەموو کارکردنێکیان بێتە سەر وڵات کێشەی غاز کە خۆیان دروستیان گرۆ چارەسەریەکەن نە بابێن پەرلەمان کارا بکەن بابێن حکوومەتی هەرێم یەک بخەنەوە بابێن دەسەڵاتی قەزایی کارا بکەن ئەو وەختەی تر ئۆتۆماتیکی ئەگەر ئاوێکی لێڵ سەرچاوەکە ڕوونکردنەوە بێگومان لقەکانیشی ڕوون ئەبێتەوە باشە بەس مامۆستاوەکو دۆخی خزمەتگوزاری ئێستا و کاتێک کە مەسلەی داهاتیش ئێستا ئەو کاتێکی و پەرلەمانتار بوون لە 2009وانە هەم دۆخی خزمەتگوزاری پێ دوای لە ئێستا باشتر بوو ئێستا خزمەتگوزاریەکان خراپتر بوون داهاتەکەش ناشەفافتر بۆ ئەو کاتێک کە یاسای بوجە داهات و ئێوە لە ناو پەرلەمان گفتوگۆتان لەسەرەکەت دەنگ هەیە بەڵێ مامۆستا سەبارەت بە مەسەلەی خزمەتگوزاریەکان پێ دوای بە بەراورد بە 2009 و کاتەنەی کە ئێوە ژەندانی پەرلەمان بوون لە مەسەلەی بوجە و خزمەتگوزاری شەر بەرە و دواوە چۆ بە بەراورد بە ئێستا وڵای ترخۆ واقعی هەرێمی کوردستان ئەی سلمێنێت پەرلەمان لە خولی دووەمە توانن بڵێم تا ڕادەیەکی باش کارا بوو کاریگەر بوو و ئەو ماوەی چەند ساڵیش کە ئۆپۆزیسیان دەورێکی ئیجابیان ئەبینی بەڵام بەداخەوە مەمارەسەی سیاسی لە هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوەی کە ناوخۆکەمان ناتەواوە شپرزە تەفرەقە و هەرکەس بۆ خۆیە و ململانێ و پەردبوون بۆ بە کەلتورێک بەداخەوە بۆ گەلی کورد دەوروبەریشمان لە هەموو ئاسەکانە لەسەر ئاسی ناوخۆیی و لەسەر ئاسی ناوچەی و نێودەوڵەتی یاریمان پێەکەن کە ئێمە خۆمان ئامادەیمان هەیە بۆ ئەوەی پەرد بین بۆ ئەوەی شکست بین بۆ ئەوەی خاوەنی ئیرادەی خۆمان نەبین بۆ ئەوەی خاوەنی ئیدارەی خۆمان نەبین دەرەنجامەکە سلبی ئەبێت چونکە هەر سیارەیەک لە بەرزایە کە هەر ئەوەی لە جادی سەرەکی لای بەیتر دەرەنجامەکەی زۆر شکست دەبێت ئێمە فتری چەند ساڵێکە لەو کاتەوە پەرلەمان لە کار خراو بەداخەوە بە لە کارخراوی ماوەتەوە تا ئێستا وەلەو کاتەوە کە بەداخەوە کە ئێمە چاوەڕێمانە کرد دوو ئیدارەکە یەک بگرێتەوە بەڵام ڕۆژ لە دوا ڕۆژ ئەبینین دوو ئیدارەکەش پرسر و وێرانتر و لە یەک دوورەکەوێتەوە هەر بەرپرسێ هەرچێکی بەدڵ نەبێ هەڵەسێک کێشێک بۆ هەرێمەکە ئەنێتەوە ئەمە ئەخوازێت لە ڕاستیە پارتی و یەکێتیش پیاچوونەوەیەکی وردکەن بەو استراتیژیەتیان بزانین ئایا ئەم استراتیژیەتەی پارتی و یەکێتی لە بەرژەوەندی حیزبە و بەرپرسەکانی حیزبەکەیانە یا لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە چونکە دنیا هەر ئاوانە بێ بە کەیفی خۆیان ئەوان زۆرینەی دەنگەکان بێن و دەنگەکان پڕ بکەنەوە لە کاتێکا لە سا هەفتای جەماوەری ناچێت بۆ سەر سندۆقی دەنگدان باشە بەزۆک و کابینی نوێ مامۆستا کە ئێستا حەوت مانگی تێپەڕ کردووە هیچ کارێکی نەکردووە باراسی باشکردنی دۆخی خزمەتگوزاری و هەنگاونان بەرەو چاکسازی ڕاستەقینە بڵێن لە ڕاستیە ئەو پرۆژە یاسایەک پێشکەش کرا پرۆژە یاسایەک کاری لەسەر کرا هەرچە من بەشەکەی خۆم لەسەری نووسیم کە دەرەنجامی پرۆژە یاساکە ئەتوانم بڵێم هاوڵاتی سوودمەند نەبوو ئێمە هەمومان داوای ئەوەمان کرد خانەنشین با لە 400,000 کەمتر نەبێت بەڵام دوایی یاساکە تێپەڕێنرا و وا ئەزانم بڕێ داهاتی بۆ هەردوو حزب زیاد کرد بەڵام هیچ داهاتێکی بۆ خانەنشینە ستەم لێکراوەکان زیاد نەکەم بانگەشەیەکە کابینێنەوە من هیواخوازم سەرۆکی حکومەت جدی بێت هەر لە بانگەشیان نەوەسێتەوە هەر بەوان نەبێت مەسەن ڕواڵەتکاری هەندێک ئیش بکرێت با ئێمە گۆڕانکاریەکان لە
ئاسی پەرلەمان و حکومەت و دەسەڵاتی قەزایی ببین با ئێمە ببینین کە حیزب خۆی بکێشێتەوە لە دەستێوەردان. ئەمڕۆ قۆڕخکاری حیزبی هەموو جونگەکانی گرتوتەوە. با هەر کاتێک بینیمان پارتی و یەکێتی دوو کۆمپانیا گەورەکەی بازرگانی خۆیان کێشایەوە و بازاڕیان ئازاد کرد بۆ لە بەردەمی خەڵکا و هەلی کار لە بەردەمی هەموو لایەنەکان یەکسان بوو. ئەو وەختە دەرئەکەوێت کە ئایا ئەم کابینەیە ئەوێ گۆڕانکاری بکات ئەوێ چاکسازی بکات. بەڵام ئەگەر هەر وەکو جاران قۆڕەکراو بێ بوارەکانی کار و کارکردن لە بەردەمی پارتی و یەکێتیە بەڕاستیەوە هیچ واتایە بۆ چاکسازی ناتوانێت قەناعەت بە جەماوەەر بکات. باشە مامۆستا با دوا پرسیارم بە کورتی وتت ئەم پرۆژە چاکسازیە بڵین یاسای چاکسازی داهات بۆ حیزب دەگەرێتەوە لە بری حکومەت پێ دوای داهاتەی کە دەگەرێتەوە بۆ حیزب دەچێتەوە بۆ حیزب لە بری حکومەت بە کورتی بێ سپاس دەکەم. من هەر قەناعەتم وایە لە ڕاستیە چونکە ئێمە وەکو پەرلەمانتارە خولی پێشوو هەر لە من کاتی خۆی لە خولی پێنجەمە لە لیژنەی داراییە بووین زۆر کارمانە کرد بەڕاستی هاوسەنگێک بدرێ بە موچەی موچە خۆرانی کوردستان. ئێمە هەر لەگەڵ ئەوە نەبووین بەڕاستی کەسێک 10 ملیۆن وەربگرێ و کەسێک 100,000 وەربگرێ. ئێمە ئەمان و نسبەیە کە بێت لە بینی ئەو پلە باڵانە و هاوڵاتی داوای ئەومانە کردستاندارێدا بندرێ بۆ ئەوە بۆی وا بینم ئەگەر بێت و هەر بەم شێوە بەڕێ بکرا کە خانەنشینی ستەم لێکرا و هیچ موچەکەی بەرز نەبێتەوە بەڕاستی وازانم ئەم داهاتە وەکو گومرکەکان و وەکو باجەکان وەکو داهاتی نەوت ئەچێتەوە بۆ گیرفانی هەردوو حزب. سپاس دەکەم مامۆستا گەرم کاتمەکەمەوە بەسەبارەت بە قۆڕخکاری لە داهات نێو داهاتی کێسێک قۆڕخکراوە چۆن دەکرێت لە داهاتوودا بە شێوەی لە بەرژەوەندی خەڵک بەکاربێنرێ بۆ زیادکردنی خزمەتگوزاری. ئەزانی ئەو ئومێدا من نیمە بەوەی کە ئەوان بتوانن بیکەن بەڕاستی چونکە ئەوەی کاگیواژ وتی کە گۆڕانکاری لە حکوومەت و لە پەرلەمانە بکرێ من تێبینیەکمێ لەسەری کە ئەوان لە هەرمی سەرەوەی دەسەڵاتە گۆڕانکاری ناکەن ینی چونکە ئەگەر بیکەن خۆیان زەرێکی گەورەکەن. شای ئێران باسیەوەی کرد کە پێویستە شۆڕشێکی سپی بکرێ بە مۆدێرنکردنی وڵاتەکە. ئەو شۆڕشە سپێ سەری خۆی خوارد و دوایی خۆی لەسەر کار لابرد. گۆرباشۆف لە یەکێتی سۆڤێتە بیرۆسترۆیکای دانا بۆی کۆمەڵە چاکسازی بکە ئەو چاکسازیە سەری خۆی خوارد دوای لەسەر کار لای برد. ئەم ئەزمونانیان هەیە لەبەرەوە لە هەرەمی دەسەڵاتی سەرەوە و بەشی خۆیان چاکسازی ناکەن. ئەگەر بیکەن لە خوارەوە کۆمەڵی هەوڵەیەن کە خەڵکی پێوە مەشغوڵەکەن و ئەوش تەنها سەرقاڵکردنی خەڵکە بەو کێشانەوە. من بڕوام وایە جاریش ترێڵێمەوە بڕوام وایە ئەبێت هێزێک هەبێت سەرکردە هەبێت ئۆپۆزیسیۆن هەمووی یەک تێڕوانینی استراتیژی هەبێ بەرامبەر ئەم بارودۆخە بۆ چاکردنی ئەم بارودۆخە پێکەوە دانیشن هەمویان تێڕوانینێکی استراتیژی بەهێزیانە بێ. ئەگەر ئەمەش نەکەن خۆشیان لە هەڵبژاردننی ئایندا پێم وا بێ باشتر نابن لەیەکی پارتی لەلایەن خەڵک مانەوە یانی ئەم دەسەڵات ئەگەر چاکسازی نەکات کە بەڕێز دەڵێ چاکسازی بکات خۆیان تیاچن ئەی پایەکانی مانەوەیان چیانی چۆن دەمێننەوە یاخود چارنووسیە و دەسەڵاتانی کە وەڵامی داخوازی خەڵک ناداوە چیە؟ ئەوە دیارە ئاشکرا هەموو هاوڵاتێک گەزانێ ئەو دەسەڵاتانەی کە ستەمیان کردووە بەردەوام ستەمیان کردووە ئایندەکەیان قەدڕون نەبووە ئایندەیەکی باش نەبووە ئایندەیەکی خراپ بووە. هەر لەم ناوچەی خۆمانە لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستە یەک دنیا سەرکردە و یەک دنیا سەرۆکی مهم و یەک دنیا سەرۆک کە خاوەنی سوپای گەورە و دەسەڵاتی گەورە بوون لەسەر کار لابراون و نەماون و تووشی یەک دنیا دادگاییکردن و کێشەبوونەتەوە. ڕاستەکەی ئەوەیە ئەگەر چاکسازی بکەن ئەگەر بیانەوە بیکەن هەنگاوی جددی بنێن ئەبێ بەشێک لە دەسەڵاتی خۆیان و لەو یعنی یەک نمونە تا ئێستا یەک وەزیر دارێمی کوردستانە دادگایی کراوە لەسەر دۆسیەیەکی گەندەڵی بۆ نمونە یەک بەرپرسی حیزبی تا ئێستا بە تۆمەتی گەندەڵی گیراوە مەسەلەن بەرپرسیار کراوە. لەبەرەوەی کە ئەمان ئەو جۆرە چاکسازیانە ناکەن من ئومێدم نییە کە بتوانن بەردەوام بن بۆ ئایندەیەکی دوور و درێژ. بەڵێ سوپاس بۆ بەڕێزان ئارام سعید نووسەر و چاودێری سیاسی لە ستۆدیۆی سەرکی هەروەها لاورێرەوە مامۆستای بە میرزا سابیر ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.